سوودەکانی تایبەتمەندێتیەکە ئەوەی یەکەم دابەشکردنی کارە بەسەر ئەندامەکانە، هەرێکە بە جۆرەی توانای خۆیەتی، هەرێکە بە جۆرەی تەخەسوس و شیاوێتی خۆیەتی. ئەو کاتە ئیشەکان هەمووی ناکەوێت بەسەر کەسێک. دابەشمان کردوون زیاتر لێ حاڵی. یەکێتی تر لە سوودەکان بریتێ لە هەر یەکە لەو تایبەتمەندێتیەی خۆی کە دانراوە لەویا بەرەو شارەزایی و پسپۆڕیە ڕوە. کابرا کە هیچ شتێک لە چاپ نازانێ، ئەگەر معلوماتی گشتیماندا یەکەم جار لە لیژنەی چاپ و کتێبەکانە بوو، دوای فێرە بێت چۆن کتێب چاپەکرێ، فێرە بێت چۆن بڵاویەکاتەوە. یەکەم جار گوێی ناداتێ بە کەیفی خۆی بڵاویەکات، بەڵام دوایی وردۆر دە فێرە بێڵە کاکە جا من بۆ دوێنم، کاکە تۆ نابێ تا نیوەی ڕێگابی هەتاکو منیژەم کتێبانە بگەێنمە جەنابەت. یەکەم جاری جوانە بوو، یەکەم جارە ڕات تەوزیعکا بە کەیفی خۆی. دووەم جارە ئەڵێ نا، هەستێکی مەسئولیەتی باشترم جار تایبەتمەندێتیەکەی بۆ بە پسپۆڕی. یەکێکی کە هی ئەدمینەکانە هەر خۆیەی گرێ بەردەوام، بەڵام ئەمە دوایی ناتوانێت هەروە بەردەوام بێت. بۆ خۆی لێی بووە بە شارەزایی لێ پیا کردووە بۆ بە پسپۆر، بەڵام پێویستی بەوە هەیە خەڵکێکی تریش ئەنجا بەرەو ئەو شارەزاییە بێنێ، بەرەو ئەو پسپۆڕێ بێنێ. کەوابوو ضروریە بزانین چۆن سوود لە ئەم تایبەتمەندێتیانە وەرەگری. سوودێکی تری تایبەتمەندێتی بۆ تاک و کۆ ئەوەیە شوێن کەشفە بێ و خۆت دەدۆزیتەوە. پێدوانە بێ ئەو تەخەسوسەی وەرتگرتووەڵا نابێ بیگۆڕی. نا، بلعکس بیگۆڕی خۆت شتی تر فێرەبی تا خۆت دەدۆزیتەوە. جا زۆر کەسێ خۆی کەشف ناکە، یعنی نەک خۆی ئاشکرا بکە، خۆی نادۆزێتەوە، نازانێ بۆ کوێ ئەشێ. نووسەرە بەڵام نازانێت لە چیا بنووسی. یەکەم جار هەر حەزەکە لە هەفتەیەکە 2 مەقالە 3 مەقالە بڵاو کات، بەڵام کە سەیری مەقالەکانێکی لە مەجموعی ساڵێکە سەیرەکە یەکێ لە شەرقێکێ لە غەربە. مەقالەیەکی نووسیوە لەسەر مەحموودی ئەحمەدی نەژاد، مەقالەیەکی نووسیوە لەسەر یاریزانێک، مەقالەیەکی نووسیوە لەسەر گەندەڵی کوردستان، مەقالەیەکی نووسیوە لەسەر ئیمامی نەوەوی. کەس نازانێت تەخەسوسەکەی چیە. ئەمە هەر حەزی لە مەقالە نووسین بووە و خزمەتیشی کردووە. تەبەن خۆی من ناتوانین نیەتەکەی وا بکەین، بڵێن ئەمە نیەتی فاسدە. نیەت علاقەی بە خۆتەوە هەیە. ئێمە هەموو شتێکی دەرەوەی ئینسانە مسلمانەکە بە باش لێکە دەین. هەرچی نووسیوە دوعای بۆکەن بەقەدەر ئەم حرفانەی کە تایە نووسیوێتی و شوێنخوونی پێوە چێشاو ئەو حرفانەش کە کوژاندونێتی و ئەجری خۆی وەرگرێ ئینشاءڵڵا. لەبەرەوە زۆر موهیمە تەماشا بکەین بزانین ئەم کەسە کە بەرەو تایبەتمەندێتیەکە ئەڕوا شوێنەکان کەشفەکە، جارێک لە لیژنەی ئیدارەیە، جارێک لە پەروەردەیە، جارێک لە چاپەمەنیە، جارێک لە سکاڵایە، جارێک لە فڵانە، وردە وردە خۆیە دۆزێت و حەزی لە کامیانە. بۆیە ئێوە ئەبینن لە دراساتی ئەکادیمی ڕۆژهەڵات ڕۆژ ئاوایە تەلەبە تەخەسوساتیان بۆ دروست نەکردبوو. یەکەم جار تا ئەچووە جامعە، لە جامعە تەخەسوسی بۆ دروستە بوو. دوایی لەبەرەوەی کۆمەڵگەکە پێویستی بە کادری وەسەط بوو، مەعاهیدیان دامەزران بۆی 2 ساڵ بخوێنە دوای عەدادیە. دوای سەیریان کرد کۆمەڵگەکە بەرفراوانترە، پێویستی بە هەندێک تەخەسوسی تر هەیە لە 3 متەوەستەوە بڕوا. لە 3 متەوەستەوە کابرا ئەچوو بۆ زەراعە، بۆ سەناعە، بۆ تیجارە، یان ئەچوو بۆ تەمریض، بریم پێچی ئەبوو بە مزەمید. ئەمە لەبەرەوەی مجتەمەعەکە پێویستی بەوە هەیە کە تەخەسوساتی تری بۆ دروست بێ و کەوادری وەسەطی بۆ بخرێتە پێش. جا لەبەرە تۆش لەم تایبەتمەندێتیەیە شوێنەکان کەشفەکەیت و خۆت دەدۆزیتەوە. سوودێکی تری تایبەتمەندێتیەکە بریتێ لە داهێنان و کارپێشخستن. تۆ خۆت ئەنجاوان لێدە شت دائەهێنی، توانای داهێنانت دەبێت، ئیبداعەکەی ئیبداع. بەڵام ئەگەر تۆ لەم تایبەتمەندێتیە نەمایتەوە، یعنی تۆ هیچ نەچوویتە سەرێ، ئێوە بەتەکید تەبعاً تۆ ناشتوانی نەکاری خۆت نەکاری کۆمەڵگەکەت ببیتە پێشتر. لەبەرە داهێنان ضروریە عەزیزانی من. چۆن نەتوانی شتێک دابێنی کە تەخەسوست لەوێ پیا کرد. بۆیە کابرای مهندیس دەتوانێت داهێنان
بێنێتە پێش لەبەر تەخەسوسی هەندەسەیە ممارەسەی هەندەسەکەی کردووە لە ئیشی عەمەلیە بۆ نمونە کابرا بۆ نمونە ئەندازیاری ڕێگاوبانە لە ممارەسەکردنە کە دە ڕێگاوبانی ڕاکێشا و دروست کردووە لە 11 توانای داهێنانی هەیە ئەمجارە لە مەسلەی شۆستەکانە لە مەسلەی ئاوەڕۆیە لە مەسلەی ئەرزەکەیە لە فەحسکردنە لە تین و زەختی سەرجادەکەیە و هەروەها توانای داهێنانی تری هەیە ئەمجار بۆیە ئەبینن ئێوە لە هەموو کۆمپانیاکانی ڕۆژ ئاوایە و لە دائیرەکانیشیانە لە زانکۆکانیشیانە بەشێک لە داهێنان هەیە حتا کۆمپانیاکە بچووکیش بێ مۆزەفێک دیاریەکە نەڵێن بیر لە داهێنان بکەرەوە چۆن تەتەور بە ئیشەکانمان بدەین سەری ساڵ کە تەقیمی ئیشەکانیانەکەن ئەڵم زانین داهێنانمان بۆ ساڵی داهاتوو چی کەوابوو تۆ کاتێک ئەگەیتە داهێنان و کار پێشخستن کە تایبەتمەندێتیەکەت ممارەسە کردبێت چوو بیتە پێشتر ئاوا سوودمان لێوەرگرت بێ ئەوانش مهمن خاڵێکی تر لە سوودەکانی تایبەتمەندێتی بریتە لە هێنانەدی ئامانجی شخصی خۆت و هێنانەدی ئامانجی ئەو کۆمەڵکاری کە ئیشی لەگەڵەکەی لە کاتی دیاریکراوی قۆناغەکە بۆ هەموو قۆناغێک ئێمە مەبەستێکمان دیاری کردو ئامانجێکمان دیاری کردو وەکوڵین ئێمە تا 2011 پێویستیمان بە 100 کەس هەیە بۆی لە 2011ەوە بە تایبەتمەندێتی پەروەردەیکەین شارەزا و پسپۆڕێکین لەو بوارەیەکە دەرەکەوێت توانای هەیە ئەم ئامانجە چۆن دێتە دی و ئامانجی شخصی خۆشتە کە دێتە دی چکە ئێمە مەبەستمانەوەی لەم قۆناغەیە ئەم 100 کەسە پیاکەین جەناب دیێچێگەبی لەو 100 کەس چۆن هەڵمان بژاردووی بە دیندارەتی خۆت بەو سیفەتانی کە تیاتایە مسلمانی ملتەزیمی دیندارێکی باشی بۆ خوا سوڵحاوی حەز و پێشخستنی ئیسلاماکی مەسئولێتی قیامەتت هەیە کۆمەڵێک وزە و جورئەتت تایە سەرفت کردوتەوە بۆ ئەم ئیسلامەتیە براکانی خۆت ناسیویانی تەزکیەیان کردووی تۆش بالمقابل لە خزمەتی ئەم کۆمەڵکاریە بەهێزەیایی ئەمە بۆ خۆی وردەوردە ئەبێ بە ئیشکردنێکی وەها هێنانەدی ئامانجی ئەم قۆناغا بە هێنانەدی ئاواتەکانی تۆشک ئەمەژێکی تر لە سوودەکانی تایبەتمەندێتی کە هەر لە کارە گشتیەکەوە دێ لەبەرەوە زۆر زەروریە پەی بەمانە ببین